سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتی کۆمەڵێک لە خەڵکی کوردستان کە لە ڕابردوودا دەڵێن ئێمە ڕەنجمان داوە خزمەتی ئەم وڵاتەمان کردووە لە پێناو کورد و کوردستان زیندانی کراوین بەڵام ئێستا لەگەڵ ئەوەی کە چەندین ساڵە موچە وەردەگرن گرفتیان هاتۆتە پێش حکومەت دەڵێ ئەوانەی زیندانی سیاسین سەرسەریمە خزمەتیان دەکەین بەڵام لە ڕابردوودا خەڵکێک بەواستە واستەکاری پارەیەکی زۆری وەرگرتووە بە ناوی زیندانی سیاسی تەنانەت ڕۆژێکیش دەگیر نەکرا و بەندیخانەکانی ڕژێمی بەعسی نەبینیوە بابزانین ئەم خەڵکە کە دەڵێن خاوەن حەقین چاکسازی پرۆسەکە وای کردووە یعنی موچەمان دواکەوێت هەندێکیان موچەی لێ بڕاوە بابزانین بەڕاستی کێشەکانیان چییە پرۆسەی چاکسازی کە ماوەیە کە دەستی پێکردووە چی بەوانە داوە و چی لێ سندوو دایکی منە تۆ چەندەمی ماعاشت وەرنەگرتووە لە مانجێکەوە ڕاگیرە باب ماعاشەکەت ڕاگیرە پێشتر چەند وەردەگرت 550 بوو پیاوەکە چەند ساڵ زیندانی بوو بەخوای 7 ساڵ لە بغرێوی زیندانی بوو 7 ساڵە بوو گرێ باشە کەوایە تۆ یەک معاش وەردەگری یان یەک معاش بەخوای بەزەو معاش بەزەو معاش 6 مانگ دەبێت تۆ موچەی زیندانی وەرنەگرت وەرم نەگرت ڕاگیرە تا ئێستا ڕاگرتنەکە تەسیری لێ کردو بەرێ وڵە کاکە دی فەقیر مندارم هەیە و ئیشم نیە بەخۆم نەخۆشیم هەیە بەس حکومەت دەڵێ خەڵکێکی زۆر هەیە بە هەزاران کەس لە ڕێگای حزبایەتی لە ڕێگای واستا زیندانی کراوە و موچە وەردەگرت دەبێ ئەمە مەقەسێک زەربێکی لەسەر ناوەکە لێ دەین پارەوە ئێوە حەق خۆیتی ئەوی دووی هەبی با معاشەچی بدەنێ پێت باشتر نییە ئەوانەی بە ناوی زیندانی پارە بەرێ وڵا یەکێ معاشێبی بەسەر لەگەڵ چاکسازیەکەی بەڵام هەمان کات دەتەوێت موچەکەشت بەردەوام بێت بەرێ باشە ئەی تۆ داچی من وڵای من داوام ئەوێ لە حکوومەتی هەرێم ئەو معاشانێک کە بڕیتیان ئایا پاکسازی دەکەن معاشەکان بگەڕێنەوە بەستری کات 6 مانگە بڕیتیان یعنی تۆ لەگەڵ پاکسازیان بڵێ حەق خۆیتیان مافی خۆیتیان ئەو معاشێک کە دوێ هەیتیان ئەوەی واستەکرا ببڕن بەس ئەوەی کە مەستەحەقە و خاوەن حەقی خۆیتی با بیان دەنی بیان دەنەوە بەرێ باشە ینی تۆ داوا دەکەی بە پەلە بکرێت لە پرۆسە بەرێ پەلە بکرێت لە بۆی 6 مانگ زۆر معاشی فەقیر ببڕێتن 6 مانگ تۆ پیاوەکەت ماوە لە ژیان پیاوم ناڵە ئەمری خوای کردیە مردیە ناڵە ئەی پیاوی تۆ بەرێ ماوە پیاوەکەت ماوە بەرێ ماوە نەخۆشە لە سەتیە تۆ ینی موچەکە بۆ ئێستا گرینگە بۆ ژیان بەرێ زۆر زۆرش گرینگە باشە تۆ دەڵێ من کێشەمەیە دەڵێ زیندانی سیاسیم ڕەنجم داوە بەڵام گرفتمێ گرفتەکەیمە ئەوەیە لە 2016ەوە ئەمە تەقدیممان کردیە لە تەقدیمی محکەمەمان کردیە تا ئێستا بانجی شایەدەکانیان نەکردیە تا کۆتایی بە محکەمەکەمان بێت تا ئێستا ناوت قبول نەکراوە یەکەم شاید وەرگیراوە شایدی لای حاکم وەرەگرت پێم بڵێ لە کەی بند کرابوو زیندانی ئەمە لە 1992 لە 2000 لە 1940 ڕۆژی لەدایکبوونی سەدام بە عەفو بەربووی باش تۆ لە 1940 زیندانی بووی لە 2016 مامەڵەکەت ماوە چیەوە بۆ دەبی داوا برێ زیندانی ئەوە ئەوانەی ئەنجومەنی زیندانی سیاسی تا ئێستا بەڕێز دادوەری بەڕێز تا ئێستا هەر جارێ و لە مانگە جارێک یەکێک بانگ دەکات بەڵگەی تەواوت شتەیە بەڵگەی تەواو هەیە هەموو بەرکانم کاکە وەڵڵی فێڵێکی زۆر کراوە کابرا موچەیەکی هەیە لە وەزارەتی پێشمەرگە موچەیەکی هەیە لە وەزارەتی داد موچەیەکی هەیە لە وەزارەتی شەیدان دار و بەر موچە وەردەگرن ئەمە دەستخۆشی لە حکومەتی هەرێم دەکەین لە سەرۆک وەزیران دەکەین با پێداچونەوە بکاتن لەوانەی کە ساختەکاری دەکەن و دوو موچە و سێ موچەیان هەیە نەک هەر موچەکەیان ببڕێ با غەرامەشیان بکەن جەزایان بدەن یعنی تۆ خەم دەخۆی ئێستا کابراایکی زیندانی سیاسیە تا ئێستا موچەت نییە خەڵکێکیش بە بندیوار و بەواستە موچەی وەرگرت تا ئێستا موچە وەردەگریتر هەم موچەکەشی ڕانەوەستایە دەڵێیتە حکوومەت بیکە چاکسازی ئەمە زۆرمان پێخۆشە باشە تۆ خەمێکی گەورەت لە ناخدایە لەوانەیە تا ئێستا دە تەلەفۆن بۆ من کردی بەڵێ کێشەکەی تو چییە ئێمە جەماعەتی محکومینی 531 کەسین کاتی سەدام حوسێن یەک بەخۆم 20 ساڵ و 6 مانگ حکوم کرامە کتابی ڕسمی 20 ساڵ و 6 مانگ ئەوەلیات کتابمان کاک ئەحمەدی مام ڕەسوول ئەوەلیاتی مەی هەموو لە بەغدا ڕاهێنایتەوە یەک دەخە 20 ساڵ و 6 مانگ لە ناو زیندان ژیاوی نە حکم کراوم حکم کراوی بەڵێ چەند زیندان کرا 3 ساڵ مامەوە 9 مانگ لای سزم 9 مانگ لە هەیئەی کەرکووک بوومە ئەم لە حامە بوومە ئەبوو غرێب بوومە کە ناسراوم لە زیندانی سیاسی ئێستا بە ناوی چاکسازی 6 مانگە موچەکەمان ڕاگیراوە
ئێستا تو گرفتن لەگەڵ چاکسازیەکە نییە بەڵام چاکسازیەکە وای کردووە موچەتان دواکەوێت گرفتەکە لە چ لە بۆمە دروست بووە لە قسەی خۆیانە من نازانم ئەلاساس 5,000 کەس کە معاملەی زیندانی سیاسی کردیە هی مەشیان قایمەی مەشیان لەگەر ئەوانە ئەلاساس دانایە ئەمە ئەلعانەکە لە چاکسازیەکە لە 5,031 کەس 1,200 کەس ماینە لە هەرێمی کوردستان ناوی ئێمە قایمە ئێمە معلومە و ئاشکرایە بەڵگەمان هەیە هەموو شتێکمان هەیە ناسلاوین ئێمە مامۆستا تۆ گوتنی من جیاوازە کەیسەکەم لەگەڵ ئەوانە بە شێوەیەکی تکەیە چییە کێشەکەی بەڵێ من ڕاستە من دوو موچەم هەیە چاکسازی با بگرە پاکسازی با بگرە من ئەزانم خەڵکی زیندانی سیاسی هەیە زیاد لە نەفرێک ئەناسم کە لەسەر خاچاقچێتی گیراوەسە زیندانی پاری زیندانی سیاسی وەرەگرێت خۆت دەیناسی خۆم ئەیناسم باشە سکاڵات کردووە بە زیندانی سیاسی متووی دڕخۆیان بە واستە واستکاری بکەم بڵند یعنی پێش ڕاگەیاندون کە من خۆم ئەمرد بۆ شایەتی ئەو کەسانە خۆم ئەمرد بۆ شایەتی وتم کاکەگیان من ناتوانم قورعان بخۆم بۆ ئەمانە لەبەرەوە ئەمانە ڕاستە زیندانی بوون بەڵامی سیاسی نە باشە ئێستا تۆ دەتەوێت هەردوو موچە وەرگری ئێمە ئەمانوێت ئەگەر 10 ساڵیش 10 ساڵەکە بە تەواوەتی وەرگین یان وەکو بەغای لێ بکەن نامانێ ملیۆنە خود دوسەیش بێ بەس 650 وەکو بەغا بەڵام من برادەرە موچەی نییە تۆ موچە نییە موچە داوا دەکەشتا بۆت نەکرا ئەرێ وڵڵا وانە کاملمان کردی بەس تۆ لەگەڵەوەی ئەوانەی دوو موچە و سێ موچە وەردەگرن لەگە ئەوەداری لەگەڵ یاندانی هەز دەکە یەک موچە یەک موچە بەسە خواخوردەکە پیا هەیە موچە چیژی نادنێ یەکی دوو موچە وەرە ئەوە دەڵێ یەک موچە بەسە ئێمە ئەڵێن حستەکەی خۆمان بنێ 10 ساڵەکە بە حسەی خۆمە دوو موچە کاکە 10 ساڵ ساڵەکەیە 10 ساڵ با من دوو موچە ئەو کات ئەوە حکومت بەخۆی دەزانی دوو موچەی بەڵام تۆ لەگەڵ دوو موچە من قەت لەگە دوو موچە تۆش لەگەڵ دوو موچەنی بەخوا کاکە من لەگەڵ حەقم الحەق و عەبی بەڵا حەق دیارە و ئاشکرایە پێت وایە چاکسازی لە موچەی فەرمانبەران ناموچە خۆران بکرێ کارێکی گرینگە کارێکی زۆر گرینگە چەند زوش بکرێ ئەوەندە باشە تاخیر نەبێت باشە بەڵام هەندێک دەڵێ کوورەکە کە بۆچی کاکە من کاسابەتیم کردیە لە ڕابردوو خەباتم کردێ با دووسێ موچە وەگرم قابلە چییە ئەو نەی کردووە من کردوون قەینا خەباتی کردووە بابای خەباتەکە و با موچە چێبی مانامان نییە لەگە دوو نیت لەگە دوو موچە و سێ موچە و چار موچە ناکەس لەگەر نییە لەگەڵ نییە کەوای تۆ دەڵێ چاکسازیەکە بەردەوام چاکسازەکە چەند زوو بکرێ ئەوەندە باشە باشە تۆ کاسبکاری موچە شت نییە وانە باشە خەڵکێک دوو سێ وەردەگری تێگەیشتن بۆ ئەو کەسە چییە ئەنی چی پێ دەڵێ تۆ وەڵی خۆی وەری نەگری باشترە ئێمەش ئەو ویژدانە ئێمەش دەمانتوانی بیکەین دەتوانی دەمتوانی کاتی خۆی زۆر بە باشیش دەمتوانی بیکەم بپێ فەرمان بە بەس نافەرمان بە تەقاعد دەکرام بەس نەمویستیە ویژدانیان خۆم نەمویستیە وتت با کەسێک کە مستەحەق وەرگرێ بەڵێ کەوای بەوان دەڵێ کاکەیتر بەسە تا ئێرە تا هینا ئەبەرتانگرتێ بەسە چی بە حکوومەت دەڵێ دەرێ بیکە چاکسازی چەند زوو بیکەوەندە باشە باشە ئێستا چاکسازی هەیە دەڵێن کاکە تۆ بە ناوی زیندانی سیاسی موچەیەک وەردەگری بە ناوی شەهیدان موچەیەک وەردەگری بە ناوی پێشمەرگایەتی موچەیەک وەرێ ناکرێ ئەوە دەبێت ناوەکان پاک بکرێنەوە کارێکی باشە ئەمە کارێکی زۆر زۆر باشە ئەگەر هەمووی وەکو یەک بێ دادپەروەریەکە بێ لە بینی هەمان ئەوە فلانە فەرق و جودایی نەکرێ هەمووی بەیەک چاوسەیر بکرێ شتێکی زۆر زۆر باشە یەک موچە بەسە ڕات چۆنە لەسەر ئەوەی حکوومەت دەڵێ ئەوانەی سێ موچە و دوو موچە و چوار موچیان هەبێ دەبێت نەمینێ بە پێک وڵی زۆر باش ئەگەر خوادەکە بیبڕیتن ئەوەی سێ موچە و چوار موچەی هەیە بە هەموو خەڵک یەکسان یەک موچەی وەرگریت و کێشە نامینی باشە تۆ موچە خۆری نەخێر باشە کە موچە خۆریشنی حەز ناکەی خەڵکێک دوو سێ موچەی بە خەڵک هەیە زۆر دوسێ موچەی هەیە باسە تۆ حەز ناکەی وابێ نانەکەس حەز ناکاتن خۆ ئەوەی وەریش دەگری مرتاحنی لەوانەیە مرتاح نەبی بەڵام وەریشی دەگری سێ موچە و چوار بەڵام خەڵکێک هەیە دەڵێ کاکە من وەخت خۆی بند کراوم وەختی خۆی من ماندوو بوومە قابلە چێ دوو موچە بۆ ڕستقیشکە بخوا کاکە هەزار خەڵک ئێستا بێ مەعاشە ئەو بۆ سێوەرگری سێ موچۆرگی ئەویش تریش وەرنەگریت کەوا تۆ دەتەوێت دادپەروەری هەبێ لە یەکسانی لەگەڵ چاکسازیەکەی لەگەر چاکسازی بیبڕا دەڵێ ببڕا 4,000 باوی برینێک جارێک ئەوەی سێ موچە چواری هەیە باش چەند ساڵە تۆ کەسابەتی دەکەیت تقریبا لە 90 سالەوە تا ئێستا بەردەوام موچە شت نییە هیچ موچە باش ئێستا حکوومەت چاکسازی دەکات حکومەت چاکسازی دەڵێ یەک موچە نایلم زیاتر زۆرم پێ باشە لەبەرەوەی ئەگەر هەمووی بە سیستەمەکی ڕێک و پێکدا بندرێ لە گەورە هەتا گچکە شملی بکە
کەس نستە تۆ دەتەوێت دادپەروەریە لەسەر خەڵکێک جێبەجێ بێ و لەسەر خەڵکێک ئاوزەکە لەسەر هەموو خەرکەچی جێبەجێ بوو بڕواتەبی تەسیر لە بازارم نیش دەکا کە کاس باشە بەڵام خەڵکێک دەڵێ تەسیر لە بازار دەکا و بازار باش خەڵکێک دەڵێ کاکە من ماندوو بوومە بۆ دوو موچە وەرنەگرم ئەو جاگەر بۆ حیسابی هەموو لە ژیانمان مادی بووینەوە ئەو دەبی دوی وەگری و ئەو دەبی سێ وەگری چەند ساڵە تۆ معاملات 12 ساڵ زیاترە نەکەمتر 12 ساڵە تۆ معاملات پێشکەش کردو زیاتریشە لە چێ بند کرابوو لە چێ زیندانی کرابوو لە کنچاخانەی بازی لە ئەم خەڵچێن دەرەی تۆ خەڵکی هەولێرەی ئەمنی هەولێرە لە ئەمنی هەولێرە گیرای چەند مانگ گیرای 4 مانگ و 6 ڕۆژ لەسەر چ گیرای وچانە تۆ یارمەتی دایا من لە بەنزیخانەیشم دەکردیان گوت و بەنزین ناردێ لە بۆ پێشمەرگەی کەوای تۆ لەسەر کوردایەتی و پێشمەرگایەتی زیندانی عەزابیان دای چ ڕۆژ تعزیب بوون چ ڕۆژ نینۆکەکان و زگم تاقی ساڵی چەند بوو بزەبت ساڵی 87 لە 87 تۆ لە زیندانی ئەمنی هەولێرە بووی 12 ساڵ بەر لە ئێستا معاملاتت کردو هەتا ئێستا تەقاعود وەرگرتووە یان نە مەقسەد موچەی زیندانی هیچ وەرنەگرتی هەیەشمیان لێ نەکردیە بۆ نەچێ محکەمەی شاهدت نەبووە 4 شاهدم بردیە محکەمە حاکم تەوقیعی کردیە کاکە سۆ دەزانی ئاگادارە ئێستا هاتووی بۆچی هاتووی هاتم بزانم وەجبەی چەندە بم چند لۆ دەکەن باشە لۆی ئەوەندە تاخیر بووە هەتا ئێستا بەجددی 12 ساڵە تۆ معاملات بەخوای زیاترە زیاترە هەر لە کوردستان بوو یان لە دەرەوەش بووی ئەمن لە 2017 چوومە دەرەوە 17 چیە دەرەوە ئێستا هاتیەوە تەمەنت گەورە بۆ دەتوێ موچە کتەبی باەوەندە بژی پێ باشە حاجی تۆ کێشەکە چیە کێشەکەم من هاتمە دەرمالەی دەرمالەی کێچ من زیندانی سیاسیمە ساڵی 80 لە طبیبیە لە بەغدام گرتبین باشە تۆ لە بەغدا زیندانی بووی ئێستا حکوومەت دەڵێ چاکسازی دەکەین خەڵکێکی زۆر هەیە مستحق نییە موچەی بێ بدرێ دەڵێ دەبی ئەوانەی بندیوار و بەواستە بوون ناویان پاک بکرێتەوە پێت لەگەڵت چاکسازی تۆ حەز دەکەی چاکسازی باشە ئیشەکەت دەڕوا لە ڕێوە بە باشی دەڕوا یعنی ئیشەکان بە باشی دەڕوا کێشت نییە موچەت وەرگرتووە بەردەوام موچەت وەرگرتووە سەبارەت بەو دۆسیانەی کە مامەڵەی تێدا دەکرێت یان چاکسازی تێدا دەکرێت بە دوواداچوونی بۆ دەکرێت دۆسیەکان وەکو دەگوترێت زیاتر لە 20,000 دۆسەیە بەڵام ئەوانەی کە موچەخۆرن وەکو بەڕێوەبەرایەتی زیندانیانی سیاسی باسی لێوە دەکات 1541 کەس تاوەکو ئێستا موچە وەردەگری لە حکوومەت لە بانکەکان بەردەوام موچە وەردەگرن 1200 زیاتر لەو کەسانە 10 ساڵیان تەواو کردووە بەڵام یەک موچیانەیە دەڵێنەوە پرۆسەی چاکسازیە دۆسەیەکان دەبێت لە ڕێگای لژنەی چاکسازیە و بە دوواداچوونی بۆ بکرێ بزانن تا چەند ڕاستەکە یەک موچیان هەیە کێشەیەکی دیکەش ئەوەیە خەڵکێک دوو موچەی هەیە زیندانی سیاسیە لە وەزارەتێکیش موچەی دیکە وەردەگرێ خۆی مخەوەلە لەوەی کامە موچە وەرەگرێت زیندانی سیاسی یان موچەی وەزارەتەکەی ئەوەش هەر بە هەمان شێوە بە پرۆسەی چاکسازی تێپەر دەبێت دواتر لەگەڵوی قسە دەکرێت هەندێک کەسیش دەڵێن مامەڵەمان کردووە تاوەکو ئێستا چەندی ساڵە بەڵام مامەڵەکەمان تاو نەبووە ئەوەی کە بەرچاوڕوونیە خەڵکی گلەی لەوە دەکات دەڵێ بۆچی پرۆسەی چاکسازی ئەوەندە دوا دەکەوێت ئەوەندە تاخیرە 6 مانگە موچەمان وەرنەگرتووە یەک موچەمان هەیە دەڵێ من بێوەژنم هەیە دەڵێ کاکە پیاوەکەم زیندانی سیاسی ئێستا لە ماڵ پەککەوتەیە ڕەوشی خراپە کاخەبات کە ئەندامی لیژنەی چاکسازیە تەمە سێ لیژنە هەیە لیژنە لەسەر ئاستی فەرمانگەکان لیژنە لەسەر ئاستی وەزارەت لیژنە لەسەر ئاستی ئەنجومەنی وەسیلان پرۆسەکە ینی پرۆسەیەکی خێران نییە ینی پرۆسەکە پێویستی بە وردبینیە لایەنە پەیوەندیدارەکان قسە دەکەن ئێمە هەوڵماندا لەگەڵ ئەندامانی لیژنەی چاکسازی قسە بکەین بەڵام ئەوانیش دەڵێن کۆمەڵێک دۆسێ هەیە بە دوواداچوونی وردی دەوێت تاوەکو ئێستا وەڵامی تەواوی پرسیارەکانمان نییە بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێتەوە دەڵێ هەمومان هەوڵ دەدەین بە زووترین کات مافی خەڵک مافی زیندانیانی سیاسی ئەوانەی کە مستحقن بەڕاستی زیندانن
بگەڕێتەوە ئەوانەشی لە ڕابردوودا کە بە نەعەدالەتی موچیان وەگرتووە بە هەر شێوەیەک بێ دەبێ زەربێک لەسەر ناوەکە بدرێ و موچەکەیان نەبی. بەرز کاک ئەحمەد بەشێک لە موچەخۆرانی زیندانی سیاسی دەڵێن کاکە چاکسازی سەرسەریمە پێمان خۆشە خەڵکێک کە لە ڕابردوودا بە نادادپەروەری موچەکەی وەرگرتووە بە ناوی ئەوان لی ببڕێت بەڵام خەڵکێک پێ دەڵێ 6 مانگە یعنی بێجگە لە موچەی زیندانی سیاسی هیچی ترشک نابم بۆچی ئەو موچەوەندە تاخیر بووە یعنی پرۆسەکە ئەوەندەی دەوێ موچەی ئەوان ڕابگیرێ. زۆر سپاس ڕێز و احترام بۆ سەرجەم زیندانی و ڕاگیراوانی سیاسی لە هەرێمی کوردستان تایبەت بەم دۆسیە دیارە ئەوەی کە هەیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کاروباری زیندانە سیاسیەکان لە وەزارەتی شەهیدان ڕێکارەکانی ئێمە هەنگاوەکانی ئێمە بۆ جێبەجێکردنی ئەو پڕگەی کە تایبەتە بە بواری زیندانە سیاسیەکان ئێمە هەموو کاراسانیەک وەکو دایرەکە خۆمان بۆ لیژنەیە کردووە ئامادەکاری لیستەکان هەموویمان لێک جیا کردوێتەوە پۆلێنمان کردووە 5 مانگ پێش ئێستا هەموویمان بە ئەوە داوەتە جەنابی وەزیر و ڕۆشتە وەزارەت. باشە تۆپەکە لە ساحەی ئەوە نەماوە ئەمە لە لای وەزیرە ئەمە ئەوەی کە بووە بەڵام لە یەکەوە تا لە ئەلفەوەتایە ئێمە ئاگاداری هەموو ئەوکانی هەنگاوەکانی جەنابی وەزیریش بۆ بابەتە کە هەنگاوی بۆ ناوە وەکو ڕێگە یاساییەکان هەنگاوی یەکەم ئێمە لەو لیستەی کە منحەی مانگانەوە دەگرن 1541 کەس منحەی مانگانەکانیان بۆ بەستراوەتەوە ئەوانەنە کە بە پێی یاسای ژمارە 11 6 ینی 10 ساڵیان تاو نەکردووە موچە وەردەگرن وەردەگرنەوە بەردەوامە بەستومان کەوایە هەموو ینی لێرە ئەوەی کەم بەرچاوڕوونی بدەین بە بینەر و خەڵکی کوردستان ئەوەی کە زیندانی سیاسی مەسەلاوە نییە برێ هەمویان موچیان وەستا بێت بەڵێ ئەوانەی 10 ساڵیان تاو نەکردێ ئێستاش موچە وەردەگرن بەڵێ ڕاستە ئەوەی کە کێشەی ماوە ئەو کەسانن کە موچیان ینی 10 ساڵیان تاوە بەڵێ جا بە پێی یاسای ژمارە 11 یەکێک لە پڕگەکان ئەوانەی کە 10 ساڵیشیان تاوا کردووە کە هیچ منحەیەکی تریان نەبێ دەبێت موچەکانیان بەردەوام بێت ئەو منحەیمان خەڵکێ دەڵێ کاکە بەخوا لەوە زیاتر هیچم نییە موچەکەشم جا ئێمە چیمان کردو هەنگاوەکانی ئەوە ئێمە وەکو کتم ئەوەی بەڕێبەرایەتی کاروبارەکانی خۆمان کردووە لەلایەن جەنابی وەزیریشەوە باگاداری ئێمە دوو نووسراوە بۆ بەڕێز ئەنجومەنی وەزیران بەرزکراوەتەوە لیستی سەرجەم ئەو ناوانەی کە خۆیان دەڵێن هیچ منحەیەکی ترمان نییە بە نووسراوی ڕسمی بە سیدی نێردراوە بۆ لیژنەی باڵای بایۆمەتری و نێردراوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی دیوان بە نووسراو ئێمە چەند مانگە چاوەڕێ دەکەین وەڵامی ئەوانەمان بدرێتەوە بە هۆکاری ئەوەی کە ئەو کەسانەی کە خۆیان دەڵێن هیچ منحەیەکی ترمان نییە پێویستە ڕێکاری یاساییەکانیان بۆ بگرێتە بەر بۆی بتوانن ئایا ڕاستە ئەمە منحەیتری هەیەیان نە ئەوەش بە پێی وردبینیەکان سیستەمی بەیامەتی ینی ئێستا خەڵکێک دەڵێ کاکە ڕێژەکەمان کەمە لە 1000 و قسوور تێپەر ناکە ئەمە یەک شتەیە بڵێم ئەگەر بە ڕێز ئەنجومەنی وەزیران وەڵامی پێویستی ئێمە بداتەوە من لە ماوەی هەفتەیەکدا هەموو ئەو ڕێگایانەی کە بەستنەوەی من حەکانیانە بۆیان جێبەجێ دەکەین وەکو دایری خۆمان ئێستا پارەکە هەیە بە حیساب ئەمە هیچ مشکلەیەکی تێدا نیە ئەمە چونکە ئەو موچەی مانگانەکە بڕی بودجەی پێویست بۆ بەڕێبەرایەتی کاروباری زیندانە سیاسەکان لە حکوومەتدا هەر هەیە لە شوێنی خۆیەتی بەڵام ئەمری خەرجکردنەکەی پێویستە بەڕێز ئەنجومەنی وەزیران ڕەزامەند باش ئەوە یەکلا بۆ کاک ئەحمەد بینە سەر ئەوانەی دوو موچەند ئەوانەی سێ موچەند هەیە کاکە لەواتە بەخوا هەیە دوو موچە هەیە سێ موچەیە زیاتری شەیە ئەمەش بە پێی یاسای ژمارە 11 یەکێک لە مادەکان دیاری کراوە دەڵێ ئەوانەی کە منحە و موچەی تریان هەیە لە هەمان کاتدا موچەیتریان هەیە اختیارێکی داوەتە ئەو زیندانە سیاسی دەڵێ فەرم و یەکێکیان هەڵبژێرە ئێمە پێویستە ئەوەش کە ڕەزامەندیمان پێ بدرێ بۆی ئەوانەش ڕێکارێکی بۆ دیاری بکرێ ئێمە بە چ پێوەرێک بتوانین کەسەکان ئاگادار بکەینەوە ئەوە چاوەڕێی ئەوان چاوەڕێوان دەکەن باشە بەس خەڵکێکم بینی کاک ئەحمەدجیان دەڵێ 12 ساڵە هەر لە بەردەم دەرگاکەیەوە 12 ساڵە مامەڵەم کردووە تاوکە ئێستا موچەمیان بۆ نەبڕیتەوە دادگا شاید ئیسپات هەرچی بەڵگەی خوا هەیە پێم داوە خەڵکێک دەڵێ کاکە نازەم ئەو پرۆسەی بۆ تاخیر دەبێت هۆکار چی ئەمە؟ ڕاستە ئەمە زین چی ئەمە چەند لایەنێکی هەیە یەکەم
دۆسی زیندانە سیاسیەکان ئەمە دۆسیەکی زۆر فراوان ئەوەندە ئاسان نییە کەڵەکەبوونی ئەم دۆسیە بەسەر یەکدا ئێمە لە ساڵی 2011 یاسای زیندانە سیاسەکان دەرچووە لە 2012 پەیڕەوەکەی دەرچووە ئێمە هاتوین هەموو دۆسی زیندانە سیاسیەکان کە کۆکراوەتەوە پێشتر تۆمار نەکراون تۆمارکردنەکانیان کەوتۆتە سەر ئەوەی کە چونکە بەپی یاسا تۆمار دەکرێن ئەوە نییە ئەم بەڕێوەبەرایەتیە هەر کەسێک هات و عریزەیەکی نووسی و شتێکی پێبوو وەکو کاروبارەکانی تری حیزبی ئەوانەکە تێی حزب بێنێ ئۆکەی بکرێ ئەوە نییە. کاکە ئێوە کۆمکاری زیندانیانی سیاسین دەڵێن ئێمە بەرگری لە زیندانی سیاسی دەکەین بەڵام کاک عەلیجیان خەڵکێکی زۆر بازدەوە دەکات کە خەڵکێک هەیە مستحق نییە ڕۆژێک بەند نەکراوە یعنی خۆی کردوتە زیندانی سیاسی ئێستاش چاکسازی پێویستی بکاتە بۆ ئەوەی ئەو ناوانە پاک بکرێتەوە ئێوە چی دەڵێن بۆ ئەوە؟ ئێمە چوین سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کرد لە نزیکەوە دکتۆر عەبدولحەکیم خەسرەوماندی ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران و هەمان باسمان لەگەر کرد کە ئێمە لەگەر چاکسازی داین ئێمە خۆمان زۆر ناڕەحەتینەوە ئەو کەسانێک کە زیندانی سیاسی نینە وەکو ئێمە حسابیان بۆ دەکرێت چکو ئێمە ماندینە ئێمە شۆڕژێر بووینە ئێمە قارەمان بووینە ئێمە پێشمەرگە بووینە لە شەڕ جیرانە لە کەمین جیرانە لە ئەبوغرێب ئەزیەتمان دیتە ئازارمان دیتە ئاشکەنجەمان دیتە خەڵکە چیت لەو گۆڕی بێ لەگەر ئێمە سەر حسابی ئێمە موچەور بین ئیمتیازی ئێمە ببە ئێمە هەتا سەر ئێسقان لەگەر چاکسازی داین ئێمە دەمانوێت چاکسازی بکرێت بەڵام لە هەمان کاتدا مافی ئێمەش نەخورێ ئێمە خەلکانێکمان هەیە ئێستا زیاتر لە 1200 کەسە یەک موچەی هەیە هەموو پیرێژنە هەموو پەککەوتەیە هەموو پیاوەکەی مردووە باشە بەڵام من لەگەڵ ئەندامانی لیژنەی چاکسازی قسەم کردووە دەڵێن کاکە زیاتر لە 20,000 دۆسێمان لە بەردەستدایە یعنی ئەوە پێویستی بکاتە ئێوەش دەڵێن کاکە نابی لەوە زیاتر موچەی ئەوانە ڕابگیرێت چارەسەر چێ بەلایەوە چارەسەر بابێن مەوزوعکە یەک لای بکەنەوە ئەوانە یەک موچیان هەیە ئەوانە یەک موچیانی موچەکانیان دەنێ بەڵگیان لێوەرگرین ئیمزان پێ بکەن بانجیانکەن تحقیقی باشیان لەگەڵ بکەن ئەوانی کە خراپن لەگەڵ چاکسازەکەین ئێمەش وەکو کۆمکاری زیندانە سیاسەکەین ڕازین بۆی لێژنەشیش وەکو هەمانجی ئەوان بکەین لەگەڵیان بن هاوکاریان بکەین ئەوانەی کە مستحق نین بە شوێنە چوە هاتی ناو قزانێ ناو زیندانە سیاسەکان با پاک بکرێنەوە بەڵێ با پاک بکرێنەوە بە هیچ شێوەک لەگەڵ ئەوانە نین بەڕاستی ئەمە چەند زیندانی سیاسیمان هەیە یعنی معقولە لە کوردستان ئەو هەموو زیندانی سیاسی هەبێ بندیوارمان هەیە خەڵکێک کە ناقانونی بێ کامەران ئێمە لە ساڵی 61 خەبات دەکەین ئەوە حاشا هەڵنەگرە ڕژێمە سەر کووتکەرەکانی عێراق یەک لە دوای یەک هەمووی ئێمەیان چەسانتەوە دەربە دەریاکرین لێیان داینە جیرایە لە ساڵی 61 تاکو 2003 بۆمان حسابە ئایا ئەوە نابتەمە باش تۆ لەگەڵ ئەوەی دوو موچە و سێ موچە وەربگرێت نا دوو موچە نا من لەگەر ئەوە نیم بەڵام هەمان یاسای عێراقمان لە بۆ جێبەجێ بکەن کە لە عێراق هەمان یاسا هەیە کە ئەوەی دوو موچە هەیە موچەکە من ئێستا کە فەرمانبەری حکوومەتم بەڵام موچەکەی تر ئی کەس و کارمە یعنی ئەو ماندیبوونە ئەزیەتی ئەو کاتیە کە دەمدەنێ ئەوان هەتا 25 سال بۆیان نوێکرایەوە بەڵام ئیما هەردە ساڵەکە و کۆتای پێات سەرەڕای ئەوەش کە کۆتای پێاتێ سەرەڕای ئەوەش ئەوەی کە یەک موچەی هەیە بە تەنها یاسا ڕێی پێداکە ئەو موچەی بدرێتێ ئەو حەفت مانگە ڕایانگرتیا ئەو خەڵکە هەموو فشار دەکاتە سەرەما ئێمە ئەوەی کە دەڵێ 20,000 زیندانی سیاسی دۆسیەکەی لە بن دەستمانە ئەوانە ئەمە لەگەر ئەوانە با یەکلایکەنەوە بەڵام ئێمە لێرە 1200 کەسمان هەیە بابچ لە سەری بە هەفتەیەکی یەکلای دەکەنەوە. زۆرینەی زیندانە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەن چاکسازی بکرێت دەڵێن ناکرێ خەڵکێک ڕۆژێک زیندانی نەبووە بە ناوی ئێمە موچە وەربگرێت چاکسازی سەرسەری ئێمە کۆمکاری زیندانە سیاسیەکانیش کە نوێنەرایەتی تەواوی زیندانە سیاسیەکانی کوردستان دەکات ئەوانیش دەڵێن کاکە با چاکسازی بکرێت هەنگاوێکی باشە بەڵام ناکرێت زیاتر لە 1200 زیندانی سیاسی کە یەک موچەیان هەیە بەشێکیان بێوەژنن بەشێکیان پەککەوتن بەشێکیان منداڵیان لەسەرسەرە 6 مانگە موچیان وەرنەگرتووە گرینگە لە ماوەی زووی داهاتوودا ئەنجومەنی وەزیران یەک ئیمزا بکات و موچەی و خەڵکانە بگەڕێتەوە وەزارەتی شەیدان و تایبەت بەم دۆسەیە ئەوان باس دەوە دەکەن دەڵێن کاکە ئێمە ئاگاداری ئەو دۆسەیەن ڕاستە
خەڵکێک زیندانی سیاسیە موشەکەی ڕاگیراوە بەڵام ڕاگرتنەکە کاتیە لە داهاتوێکی نزیک ئەنجومەنی وەزیرە ڕەزامەندی بدات موچەکانی ئەوان دەگەڕێنینەوە بەڵام بۆ لە مەودووە هەر کەسێک بە گەندەڵی ناوی کردبێتە ناو لیستی زیندانیانی سیاسی ئەوە لە ڕێی چاکسازی و ناوەکەی ڕەش دەکرێتەوە و ماف بۆ خاوەن ماف دەگەڕێننەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.